بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر بەرزبوونەوەی دۆلاری ئەمریکی دەکەین کە ماوەی زیاتر لە مانگێکە بەردەوام بەهای دۆلار ڕووی لە بەرزبوونەوەی لە بەرامبەر دیناری عێراقی شکاوە. قسە لەسەرەوە دەکەین کە بۆچی بانکی مرکزی عێراق یاخود حکوومەتی عێراقی ناتوانن ئەم دۆخە چارەسەر بکەن، لێکەوتەکانی چییە و ئایا کەی چارەسەر دەکرێت و هاوڵاتیان چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرسەدا بکەن لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر ئارام قادر کۆکۆیی پسپۆری ئابووری لە ستۆدیۆ هەروە لە هەولێرە و دکتۆر نەوسەد هەماوەندی پسپۆری دارایی و ژمێریاری قسە لەسەر ئەم پرسە دەکەین. سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک دکتۆر ئارام بەخێر بن لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. بەزەم مێسا عێراق یاریەکەی بردەوە پرسی بە مزوانە لە مەسلەی دۆلاریش عێراق دووبارە بکرێتەوە ئەوەی کە بتوانێت لە بەسەرم کێشێدا زاڵ بێ و براوە بێت. فرسەتە لێرەوە پیرۆزبایی لە تیمی ملی عراق بکەین بە بۆنەی برنەوەی لە کاسی خەلیجی 25 ئینشەڵڵا وەزعەکان بەرەو باشترە ڕۆن، چۆزە یابووری بێت، چۆزە ئەمنی بێت، چۆزەی سیاسی بێت لە عێراقا. ئەوەی کێسا و دۆخ ئابووری کە عێراق تێکەوتووە ناتوانێت بڵێن دۆخی ئابووریە، توانین بڵێن دۆخێکی داراییە کە تێکەوتووە. ئەم دۆخات کێشەکان کێشەی تەکنیکیە کە بۆتە هۆی ئەوەی کە ساری دۆلار بەرز بێتەوە لە بازارە، هەرچەندە لە جیهاندا ئێستا بە بۆنەی زیادکردنی بە بۆنەی ئەوەی کە بانقی فیدراڵی ئەمریکی واتە بانقی ناوەندی ئەمریکی ساری فایدەی لەسەر دۆلار زیاد کردو، دۆلار تا ڕادەیەک بەهێز بوو، بەڵام ئەوەی کە لە عێراق هابێنرێ پەیوەندی بۆ خواست و خستنە ڕووی دۆلارەوەیە لە بازاردا. تا ئێستا تا مانگێک لەمە پێش حکوومەتی عێراقی لە ڕێگەی بانقی ناوەندیەوە بە ڕێژەیەکی زۆر دۆلاری بەنەقدیە خستە بازارڕەوە، بەڵام ئێستا بە بۆنەی ئەو مەرجانەی کە حکوومەتی ئەمریکی و هەروە ناوەندە دارایەنێ و دەوڵەتەکان خستوانت سەر عێراق، دەبێت عێراق ڕێژەی ئەو پارەی ئەو نەقدەیەکی خاتە بازارڕەوە کەمتر بکاتەوە، بەمەش کە خواستێکی زۆر لەسەر ئەو پارەیە دروستە بێت لە بازاری عێراقا، ساری دۆلارەکە بەرزتر بۆتەوە، ئاتە نرخی دۆلار بەرزتر بۆتەوە بە بۆنەی زۆری خواست لەسەری ئەم مەرجانیش کە دانراوە لەسەر عێراق. هۆکارەکەی دوو هۆکارە، یەکەمیانەوەیە کە ڕێگە لە تەهریبی ئەموالی عێراق بگیرێ، واتە ڕێگە لە تەهریبی ئەو دراوە قورسە بگیرێ بۆ دەرەوەی عێراق. دووەمیشان لەبەرەوەیە کە عێراق بتوانێت نوێگەری لە سیستەمی بانقەکەی بکاتە تازەگەریەک لە سیستەمی بانقیا بکات و زۆربەی حواڵە و مامەڵە دارایەکان و هەروە مامەڵە بازرگانەکان نێو بازاڕیش بکرێ بە ئەلکترۆنی. باشە، بەس وتت ئەم حاڵەتی بەرزبوونەوەی دۆلار دراوی عێراقی نییە کە شکاوە، ینی دراوەکانی تریش لە وڵاتانی دەرەوە دابەزیون بەرامبەر بە دۆلار؟ خۆی ئەگەر سەیری بازاری جیهانی بکەیت دۆلار تا ڕادەیەک بەهێزتر بۆ ئەم مودەتێکە بە بۆنەیەوەی کە بانقی ناوەندی ئەمریکی تا ڕادەیەک هەست دەکات کە بۆ ئەوەی کە بڵێن هەڵاوسان لە ناوخۆی ئەمریکا داوەزێنە هەستاوە بە زیادکردنی سعری فایدە. ئەمەش بۆ ئەوەی کە هانی هاوڵاتیان بدا لە جاتی ئەوەی دۆلارەکانیان سەرفکردن لە بازارە کە بێتە هۆی هەڵاوسان و بەرزبوونەوەی نرخ، دۆلارەکان ئەم خەنە بانقەوە بۆی فایدەیەکی بچێت سەر کە ئەمش یەکێکە لەو سیاسەتانەی کە بانقی ناوەندی وڵاتانی گرێتە بەر بۆ ئەوەی ڕێگە لە هەڵاوسان بگرێت. ئەمە بۆتە هۆی ئەوەی دۆلار تا ڕادەیەکی زۆر بە بەراورد بە دراوەکانی کە لە بازاری جیهاندا تا ڕادەیەک بە هاو نرخی خۆی زیاتر بێ. ئەمش دووبارە ئەگەڕێتەوە بۆ یاسای سەرەتایی ئابووری کە خواست و خستنە ڕۆوە کە خەڵکی زۆر دۆلارەکانیان بخەنە بانقەوە، واتە کەمتر دۆلار لە دەرەوەی بانقاواتە لە بازاردا مامەڵی پێگری، ئەمەش واتە خواستی لەسەر زیابێ کە خواستی لەسەر زیاب بوو نرخەکەی گرانترە بێ. ئەمە لە بازار جیهاندا، بەڵام تا ڕادێک ئەوەی ناوخۆی عێراق ئەوی شەر پێوەدی بە خواست و خستنە ڕۆیە، خەڵکێکی زۆر خواستێکی زۆر لەسەریە بە تایبەتی بازرگانانی عێراق و بازرگانانی خۆمان زیاتر مامەڵەکانیان بەنەقدیەکەن لەگەڵ وڵاتانی دراوسێ، بە تایبەتی و وڵاتانیشی کە ئابلۆقی ئابووریان لەسرە، چونکە سیستەمی بانقیان لە نەبەسراوەتەوە بە سیستەمی بانقی جیهانیەوە، واتە لە ڕێگەی حواڵەوە ناتوانن مامەڵەکانیان بکەن، ناچارن بە نەقدی پارەکان تەسلیم بکەن. ئەم نەقدیە کە گازرگانیان چێتە بازارڕەوە خواستی لەسەر دۆلار زیادە بێ، بەمەش و دۆلاری کەم لە بازارڕە هەیە، بەمەش نرخی ئەو دۆلارە بەرزترە بێتەوە. سوپاس دەکەم دێمەوە خزمەتان کاک دکتۆر نەوزاد، سوپاس بە ئامادەبوونی بەڕێزیشت.
سەبارەت بە بانکی ناوەندی عێراق دەمێکە کە دەڵێ دۆخەکە کاتیە بەڵام هۆکاری چییە کە بانکی ناوەندی عێراق ناتوانێت دۆلار بگەڕێنێتەوە بۆ 148 جێگیری بکاتەوە لە نزیک لەو نرخە فەرمی کە 146,000 و ئایا مەرجەکان چین ینی ئەمریکا مەرجی هەیە بۆ بانکی ناوەندی بۆ حکوومەتی عێراقی بۆەوەی کە دراوی عێراقی بەردەوام نەبێت لە دابەزین؟ سلااو لێەوە سلااو لە بنێرانی خۆشەوی سلااو لە میوانە بە ڕێزەکەشت ئەگەر بارودۆخی عێراق ئێستا بە نمونە بێنینەوە لە بەرمەبنای ئەو شلەژانە ئابوووریە ئەم دۆخە ئابوووریە کە بەسەر عێراق هاتووە ئەم نەخۆشیەی هێستا نییە و لە ساڵانی ڕابردوو کە ئەمریکا فشاری نێودەوڵەتی خستە سەر عێراق و لە دوای لەشکرچێشی بۆ وڵاتی کوێت وردە دیناری عێراقی متمانەی لەلایەن هاوڵاتیان و لەلایەن وڵاتانی دەرەوە هەڵوەری ئەم هەڵوەرینی متمانەی دیناری عێراقی کاریگەریەکانی ماوە بۆ تا ئێستاش و دواتر لە بلۆکردنی 25 دیناری ئەو سەردەم ئەمانە هەمووی جۆرێکی تر بوو لە هەڵوەرین و لە دابەزاندن و لە یعنی لە دەستدانی متمانە و سیقە بە دیناری عێراقی و بارودۆخەکە تا ئێستاشی ڕاکێشاوە بەڵام لە ئێستادا بارودۆخی دیناری عێراقی لەگەڵ ساڵانی ڕابردووە لەگەڵ چەند مانگی ڕابردوو جیاوازێکی زۆری هەیە لە ڕووە هێزی کڕینی دیناری عێراقی لە ڕووە ئەکادیمیەکەوە من باز دەکەم هێزی کڕینی دیناری عێراقی زۆر بەهێز بووە و احتیاتی دراوی قورسی بیانی لە بانقی مرکزی عێراقی سەروی 100 میلیاری تێپەڕاندووە ئەم بارودۆخە چەندەی تر چەندی دۆلار ئەم شلەژانە ئابووریە بەردەوام بێ و نرخی دۆلار هەڵبکشێ بەم شێوەیە لە بەرژەوەندی و لە مەسلحەتی حکوومەت و بانقی مرکزیشدایە بەڵام هاوڵاتیان لەم بەرزبوونەوەی نرخی دۆلارە زیانی گەورەیان پێدەگاوە موچەخۆران بە تایبەتی و جۆرێکە لە کەمبوونەوە و لێبڕین و یا داشکاندنی موچەکانیانە تا ڕێژەی 132 کەواتە ئەم بارودۆخە هەموو ئاماژەکان ئەوەمان پێ دەڵێ کە ئەم بارودۆخە بەردەوامی نابێ و ئەگەر بەردەوامی هەبێ لێستاوە دەبێ وەکو باسم کردووە فاتیحایەک بۆ حکوومەتەکەی سوودانی بخوێنی لە ئێستاوە بەڵام ئەو بارودۆخی ئێستا دروست بووە زیاتر سیاسەتە ناڕوونەکەی ئەو حکوومەتەی ئێستا کە سوودانی سەرپەرشتی دەکا و سوودانی ناچێتە بنباری ئەم خواست و ئارەزوو داواکاریانەی ئەمریکا و ئەمریکا بە فەرمی لەلایەن نوێنەری خۆی لە سەفارەتی عێراقی لە سەفارەتی ئەمریکا لە عێراق چەندین جار هۆشداری داوەتە بانقی مرکزی عێراقی لە تەخشان و پەخشانکردنی ئەم هەموو دۆلارە ڕۆژانە سەروی 250 میلیۆن یعنی ئەگەر بە معدلی وەگرین سەروی 250 میلیۆن دۆلار ڕۆژانە خراوەتە بازارە جا بەشێکی حەوالە و ئەتیمادات و ئەبەشەکەی تر نەقد و چەندین بانک ئەمە بینیمان ئەم بانقانە هەمووی سەر بە وڵاتی ئێران و سەر بە وڵاتی لوبنان و تورکیا و سووریا بوون کە بە شێوەیەکی نافەرمی و دەستی گەندەڵکارانی عێراقیش گەورە بەرپرسانی عێراقیش لەم بابەتەدا هەیە بۆ تەهریبی ئەموال بۆ سپیکردنەوەی پارە بۆ بردنە دەرەوەی پارە بە شێوەیەکی ناڕەسمی بە شێوەیەکی نافەرمی و لە حەوالاتیش پارەیەکی زۆری دۆلار دابین دەکرا بۆ حەوالات بەڵام لە ڕێگای منفەزەکانەوە لە ڕێگای گومرگەکانەوە جۆری ئەو کەلوپاڵە و کاڵا و پێداویستە سەرچیانەی کە بۆ هاوڵاتیان دابین دەکرا بۆی بهێنێ عێراق ڕەنگە هەر لە کەلوپەلەکان جۆرێک لە تەزویر جۆرێک لە ساختەکاریان کردبێ بۆی دۆلارەکانیان سپی بکەنەوە ئەم بابەتانە لەلایەن حکوومەتی ئەمریکیەوە نامەقبول بوو و سەبرێکی زۆریشی لەسەر حکوومەتی عێراق کرد بەڵام دواتر هەوڵی دەواازەی کردنەوەی بە بازاڕی ئابووری لەگەر وڵاتی چین و هاوکاریکردنی وڵاتی ئێران ئەم شتانە هەموو کۆبووە کە ئەمریکا بێتە سەر پێ لەسەر ئەم بابەتەدا بگرێت کە حەوالاتی برێن ئەو دۆلارانەی کە فرۆشی نەوتە لە خەزینەی ئەمریکا بە ئاسانی نەدرێتەوە دەست بانقی مرکزی عێراقی و بە خۆیان بە بڕیارێک
بڕ و جۆر و ژمارەی نەقدی و حەوالە و اعتیمادات دیاری نەکەن بەڵام ئەگەر مقارنەیەک لە بینی هەژدەی مانگ و نۆزدەی مانگ بکەین ئەگەر لە هەژدەی مانگ بینیمان تقریباً 94 میلیۆن و 313 میلیۆن دۆلاری عرض کرد کە 64.5 نەقد بوو بەڵام لە ئەمڕۆدا 136 میلیۆنی عرض کردووە 32 میلیۆنی نەقدە کەواتە نیوە و نیو لە نەقدەکەی کەم کردوتەوە ئەگەر کێشەیەک لە دیناری عراقی هەبوایە ئەگەر هێزی کڕینی دینار بەم شێوازە لە هەڵوەرین بووایە یان قیمەتی بەرامبەر بەهای دۆلار لە دەستدا بووایە ئێستا دەبایە دۆلار لە سەروی 170 بی بەڵام دیناری عراقی لە بارودۆخێکی زۆر باشی هێزی کڕینەکەیدایە نیوە و نیو لە نەقد کەم بووە لە بانقی مرکزی کە وەکو نەقد دیاری کراوە اینجا چەند هەزارێک ینی لە 62 بووە 65 ینی ئەمە ناکاتە جۆرێک لەو بارودۆخە زۆر ناسەقامگیرەی دیناری عراقی من پێم وایە دیناری عراقی لە بارودۆخێکی زۆر باشدایە بەڵام لە ئێستا بارە ئابوووریەکە زیاتر پەیوەندی بە سیاسەکەەوە هەیە و کاتێک سوودانی بچێتە ژێر ڕچێف و ئەوامر و داخوازی و خواستەکانی ئەمریکا من دڵنیام لە خلالی 2 هەفتە 3 هەفتە بارودۆخەکەوەکو خۆی لێ دێتەوە چونکە ئێستا ئەگەر جۆرێک لەم دراوانە یا قورسە بیانیانە نەقد داخلی بازار دەکرێت بەڵام خەڵکێکی زۆر لە ناوخۆوە لە دەرەوەی وڵات و لە وڵاتانێک کە تینووی کڕینی دۆلارن و لە بیریش نەکەن ئێمە وڵاتێکی مستەخدەمین وڵاتێکی بەکارێنین هەموو کەلوپەلەکانمان لە دەرەوەی وڵات بۆ دێ کە هەمویان دۆلارە و بازرگانەکانیشمان هەموو سەرچاوە داراییەکانیان یاواتە سامانەکانیان بە دۆلار هەردەگرن ئەوەندە متمانیان بە دیناری عراقی نییە. باڵە سوپاس دەکەم دێمەوە خزمەتەن کاک دکتۆر هەرام سەبارەت بە مەرجی ئەمریکیەکان مەرجێکی دیاریکراوەیە بۆ عێراق بۆی ئەم حاڵەتە ئەم شڵەجانێک کە لە بازارە هەیە جێگیر بێت خۆی ئەمریکیەکان مەترسیان لەسەرەوەی هەیە ئەم دۆلارێکی خەنە بازاری ئەم عملەی ئەمریکیە یعنی حەقی ئەویان بەسەرەوە هەیە کە بتوان مەرج بەسەر عێراقا بسەپێن چونکە ئەم عملەیەکی ئەمریکیەوە بەشێکە لە سیادی ئەمریکی و پێویستە عراق پێڕەوی ئەو مەرجانی ئەمریکا بکات مەترسی ئەمریکەکان ئەوەیە کە ئەم پارانێک هەیەتە عراقەوە کە لەو پێش ڕۆژانە نزیکەی 250 میلیۆن دلار هاتۆتە بازاری عراقەوە چ بەڕێگەی حواڵە بێ یا چ بەڕێگەی نەقدی بێ کە زۆربەی بە نەقدی بووە و بەشێکی بە حواڵە بۆ حواڵەکەی بەشێکی بە تەزویر بووە ئاتە بەنەفێسی تەزویر کراوە لە سنوورەکانەوە بەم مەنەفەسی تەزویرە بڕێکی زۆر پارەی دۆلاری عراقی براوە و تاریب کراوە بۆ وڵاتانەی کە ئەمریکا ئابلۆقی ئابووری خسووەتە سەریان و ئەو وڵاتانی کە ئابلۆقی ئابووریان لەسرە ئەمەیان بە شێوازێک داناوە بۆ ئەوەی مانیڤەر بکەن مانۆر بکەن بە چواردۆری ئەو ئابلۆقی ئابووری کە ئەمریکا خسوێت سەریان ئێدی ئەمریکا ئەمەی پێقبوڵ نییە لەگەڵ عێراقا دووەمیان عێراق خودی خۆی سیستەمێکی بانقی تاڕادەیە کۆنی هەیە پێویستی بە نوێگەری هەیە لەگەڵ ئەم بەهێزی دینارەدا ناگوجێ ئێستا بانکی ناوەندی بەسراوەتەوە بە سیستەمە عالەمیەکەوە بانقی ناوەندی عێراق بەسراوەتەوە بە سیستەمە عالەمێکەوە بەڵام زۆر شێوازی مامەڵە بازرگانیەکان لە نێو خۆی عێراقا بە ئەلکترۆنی نەکراوە تازەگەریەک لە سیستەمی بانقی لە عێراقدانیە ئێمە تا ڕادەیەک ئابوووریەکەمان ئابوووریەکی نەقدا ئابووری کاشە تا ئابووری ئەلکترۆنی بێ ئێستا لە جیهاندا زۆربەی کەمتر کاش مامەڵی پێوە دەکرێت خەڵکی کەمتر کاش هەڵدەگرێت زۆربەی پارەکانیان لە نێو بانقا هەموو شتەکان بە ئەلکترۆنی ئەکرێت نقاتی بەیع هەیە مەسەلەن کە تۆ چیتە ڕێستۆرانتێکەوە چیتە ماڵێکەوە چیتە دوکانێکەوە چیتە فرۆشگایەکەوە شتەکڕی زیاتر لە بە کارت مامەڵایەکەی تا بە نەقد مامەڵە بکەیت بەڵام بەداخەوە لە عێراقا بە مەبەست و مەبەستەکەی شەوەیە کە تهریبی ئەموال بکرێ لە هەوڵ نەدراوە کە ئەم سیستەمە بانقیە نوێگەری تیابکرێ و تازەگەری تیابکرێ ئێستا ئەمریکا هاتۆت سەرخەت سیستەمی دارایی نێودەوڵەتی هاتۆت سەرخەت کە پاڵبەم حکومەتەوە بە عێراقیان دوای سەبوون و مەرجەکانی چێگەر بۆی ئێستا کەم دۆلار دێ بۆ عێراق لە بڵێن گواستنەوەی دۆلار لە ئەمریکا بۆ عێراق بە هەمان عێراق دەسەڵاتی ئەوەی هەیە چەندە دۆلار بیەوێ لە بانقی ناوەندی
ئەمریکا ڕایکێشێ و پارەی کە لە ئەمریکایەتی ڕایکێشێ بەڵام ئایا بە نەق دەتوانێت یاخود بە حواڵە مەسەلەکە ئەوەیە تەکنیکەکە کێشە تەکنیکەکە ئەوەیە عێراق دەیە بە نەقد ڕایکێشێ و بە نەختی بیخاتە بازارەوە بەڵاوان دەڵێن دەبێت تازەگەری لەم سیستەما بکرێەوە زیاتر بە حواڵە بکرێ وەکو دکتۆر نەوزاد ئاماژەی پێدا ئەگەر سێری داتاکانی بانقی ناوەندی بکەین لەم چەند ڕۆ لەم هەفتەیە ڕابردوودا زۆر کەمترین بڕی نەقد خراوەتە بازارڕەوە یعنی ئەمڕۆ 32 میلیۆن دلار خراوەتە بازارڕەوە 32 میلیۆن دلاری نەقد فرۆشراوە ئەم 32 میلیۆن دلاری نەقدا ئایا توێنەتی بازاری عێراق شکێنێ تا ئێستا تا هەنووکە عێراق پێویستی بە 100 میلیۆن دلاری نەقد هەبووە لە بازارە بۆی بتوانێت مامەڵە بازرگانەکانی ئەنجامدا و بازرگانان بتوانن مامەڵە بازرگانەکانی ئەنجامدا و هەروەها باڵانسێ لە نێوان دۆلار و دیناردا ڕاگرێ بەڵام ئەگەر عێراق نەتوانێت ئەو سیستەمە بانقی و دارایی بگۆڕێ بە سیستەمی ئەلکترۆنی ئەم کێشەیە بەردەوامە بێت خۆی ئەندێک گۆڕانکاری نەکرد بوو بانکی گۆڕانکاری کراوە کۆمەڵە تەسریحات درراوە لە چەند ڕۆژی ڕابردووە یەکێک لەوانە زیادکردنی نقاتی بەیە ئاواتە هەوڵ درراوە کە بەسەر زۆربەی یەکە بازرگانەکاندا بچەسپێنرێت کە لەگەڵ بەکارهێنانی نەخدا بتوانێت خەڵکی لە ڕێگەی کارتەوە شتومەک و کەلوپەل بکڕێەوە هەروە دەستگا حکوومەکان ئەتوان لە ڕێگەی چەکەوە مامەڵە بازرگانەکانی هاوڵاتیان ڕاپەڕێن بەڵام ئەمە ناگاتە ئەوەی کە بتوانێت چارەسەری ئەم دۆخە بکات لە ئێستا ئەمە بەرنامەجێکی چارەسەرەکەی بەڕێکەوتنێکە لەگەڵ ئەمریکیەکان چارەسەری پەیوەندی بە ڕێکەوتن نییە لەگەڵ ئەمریکان چارەسەری پەیوەندی بۆ ئیرادەی ناوخۆی عراقەوە ئیرادەی بانقی مرکزی و ئیرادەی حکوومەتی عراقی کە نوێگەری لە سیستەمە بانقەکە یاکە بۆی چاودێریکی زیاتر لەسەر و جوڵ کاتی دەوێت ئەو نوێگەری لە سیستەمە بانقەکە طبعاً دەیەوێت ئەمە پێویستی بە پلانێکی دوورمەودا هەیە ڕاستە دیناری عراقی ئێستا بەهێزە ڕاستە بانقی ناوەندی یەدەکی دراوی بیانی زۆرە ڕاستە عراق نزیکەی سەوسی تەن ئاڵتونی هەیە ڕاستی عراق لە ڕوودارایەوە بەهێزە بەڵام سیستەمە بانقەکەی سیستەمێکی بانقی تا ڕادەیەک بەسەر چووە پێویستی بە گۆڕانکاری هەیە پێویستی بەوە هەیە کە چاودێری زیاتر بکرێت لەسەر بازارەکە بۆ ئەوەی بزانین جوڵەی دارایەکان واتە ئەم نەقدەکەیەتە بازارەوە بۆ کوێ ڕوا بۆ کوێ دەگات و ئایا مامەڵە بازرگانەکانی پێجێبەجێ دەکرێت یاخود تاری بکرێت بۆ ئەو وڵاتانی چواردەور یعنی تا عراق نەگاتە ئەو قەنەعەتی و ئەو ئیرادەیە دروست نەبێت هەم لەلایەن بانقی مرکزیەوە هەم لەلایەن حکوومەتی مرکزیەوە کە سیستەمێکی چاودێری بەهێزا بنێ و هەروە گۆڕانکاری لە سیستەمی بانقیا بکات ئەم کێشەیە بەردەوامە بێت سەرڕایەوەی کە دینار بەهێزە قووەی شیرایی دینار بەهێزە بەڵام بەردەوام بەبوونی کەمی دۆلارەوە لە بازارەوە خۆ زۆری خواست لەسەر دۆلار لە بازارە نرخی دۆلار بەرسرە بێتەوە یعنی بە شێوەیەک لە شێوەکان بانقی ناوەندی توانا و کۆنتترۆلی بەسەرەوە نامێنێت کە سعری دۆلار بەرامبەر دینار ڕێخا کە تا ئێستا 146 و هەروە کێشە بە حکوومەتی سودانی دروستە بێ لە ڕوویەوەی کە ناتوانێت بودجەی ساڵی داهات و پرۆژە بودجەی ساڵی داهات و هەم بخاتە دەنگدانەوە هەم سەوتی لەسەر بدرێت چونکە لە پرۆژە بودجە دۆلار بە 145 بڵم بە 1450 حسێب کراوە کە لەلایەن بانقی ناوەندی ئێستا 1460 لە بازار 1600 بڵم 165000 ئەم تا تەناقۆزەی کە دروستە بێ کەسریەکی گەورە لە بودجەی عراقا دروستەکە و کاریگەریەکی ڕاستەخۆی لەسەر هاوڵاتی عراقە بێ بەتاوەتی دەخلی هاوڵاتی عراق چونکە توانای کڕینی لە بازاڕەکەم دەبێتەوە. سوپاس دەکەم کاک دکتۆر سەبارەت بە کاک دکتۆر نەوزاد سەبارەت بە بانکی مرکزی عێراق ئێستا بڵێن توانای چارەسەری نیە یاخود ئەو ڕێکاری بۆچی ڕێکاری بە پەلە ناگرێتە بەر یاخود ئەو لێدوانەیە کە دەدرێن هەموو جار دەڵێن دۆخێک کاتیە و تاکو ئێستاش دۆخەکە جێگیر نەبووتەوە. ئێستا لەگەڵ نرخە فەرمیەکەی ئەمڕۆ 20,000 فەرق بوو ینی دۆلار لە بازارە بۆچی ناتوانێت کۆنتترۆلی بکە؟ بەڵێ بانقی مرکزی لە نیازپاچێکی هەیە بۆ چارەسەرکردنی ئەم بارودۆخە بەڵام
بارودۆخەکە هەموو لە دەسەڵاتی بەنقی مرکزیدا نییەوە بۆیە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ڕاکێشانی عاتفی خەڵکەوە ینی پەیوەندیان بە سیستانی وە کردووە کە سیستانی لێدوانێکیدا لەسەرەوەی حواڵەکردنی دۆلار لە عێراقەوە بۆ دەرەوە بە حرامی دەزانین کاتە بەنقی مرکزی دەسەڵاتەکانی ئەوەندە بچووک بۆتەوە ینی پەنا بۆ مەرجع دەبا و حالەتێکی تر لە هەوڵدا بۆ چارەسەرکردنی بەڵام مسەکینن بەڕاستی ینی لە یەکەم بڕیاریدا کە بازرگانان دەتوانن 5,000 دۆلار وەربگرن دواتر ڕێژەکەی بەرز کردەوە بۆ 100,000 دۆلار و پێدانی دۆلار بە شێوەی فەرمی بە 146 بە نرخی فەرمی عێراق بۆ گەشتیاران کە دەرەوەی سەردانی دەرەوەی وڵاتی عێراق دەکەن بەڵام ئەوەش عێراق خۆ دەزانی بارودۆخە سیاسیەکەی بارودۆخە ئابوووریەکەی ناسەقامگیرە جۆرێک لە سەختەکاری لە تکت و لە پاسەپۆرت و لە ڤیزە دەکرێت بۆی پارە پێوەربگیرێ و دواتر زۆر لەم شێوازانیان بەکارهێنابووە لە دوایین هەواڵی کە ئەمڕۆ سوودانی بڕیاریدا پرۆژە یاسای بودجە بچێتە پەرلەمانی عێراق بۆی پەسەند بکرێ ئێمە بینیمان ماوەیەک پێش ئێستا پرۆژە یاسای بودجەی عێراق بە 145 دیاری کردبوو ئەمە ئەگەر بچێتە بواری جێبەجێکردن و بچێتە هۆڵی پەرلەمان و گفتوگۆی لەسەر بکە و پەسەند بکرێ بە 145 یا 146 بارودۆخەکە تا ڕادەیەک ئارام دەکاتەوە کە تا ئەم ساڵ بارودۆخێکی سەقامگیرتر دەبێ و ئەم شلەژانە ئابووریە تا ڕادەیەک هێور دەبێتەوە بەڵام لەم هەموو هەوڵەیدا هەوڵەکانی تقریبەن وەکو موسەکین بووە و بێسوود بووە بەڵام کاتێک ڕووە و ئەمریکا بن کاتێک پشت لە ئێران بکەن بەڵام من پێم وانییە بتوانن 100% ڕێگری لە پارەسپیکردنەوە و لە هەواڵەکردنی دۆلار بە شێوەی نافەرمی بەڵام ڕێژەکەی کەم بکرێتەوە چونکە ئێستا کارەساتێکی تر لە عێراق و لە هەرێمی کوردستانی شێوە لە زۆربەی وڵاتان بەڵام عێراق تووشی ئەم شێرپەنجەیە بووە کە دراوی ئەلکترۆنی کاریگەری زۆر هەیە لە سپیکردنەوەی پارە لە تەهریبی ئەموال لە حواڵەکردن بۆ کاری تیرۆریستی بۆ گروپ و بۆ گروپە مافیاکان و بۆ حتا کاری گەندەڵیش کە بە نایاسایی بەرپرسانی گەندەڵ پارەیەکی گوژمەی زۆر گەوریان بەبەردەست دەکەێت بەڵام لە ڕێگای دراوی ئەلکترۆنیەوە بە ئاسانی دەتوانیت چ وڵاتێک بوێ بیبات لەبەروەی وەسیت لە بینی دراوی ئەلکترۆنیدا نییە کەواتە ڕاستەوخۆ پەیوەندی بەو کەسە دەکەی و نە فەیس و نە ئەدرێس و نە هیچ عینوانێکی هەیە دەتوانی کەسێک ئەم پارەیە تەعامل پێ بکە یا گواستنەوەی زۆر ئاسانترە ئەم بارودۆخە ناسەقامگیریە ئابووریە کە لە عێراق دروست بووە 180 بۆ بارودۆخە سیاسیەکەیە بۆ بارودۆخە ناسەقامگیریە و لێکتێنەگەیشتنەکەی لەگەر وڵاتی ئەمریکا ئێمە برین و نەرێن هەموو جومگەکانی دەسەڵاتی ئابووری و سیاسیمان لە دەست ئەمریکایە بە سوودانی بینیمان لە ئەڵمانیا باسی لەوەی کرد کە ئێمە پێویستمان بە هێزی بیانی نیە لە عێراق بە هێزی چەکدار کاتە هێزی بیانی چەکدار چێ لە عێراقەیە تەنها ئەمریکا سەرپەرشتی و پشتی شێری بەردەکەی ئەمانە ئەم لێدوانانە لێدوانی ئاگرینن کە سوودانی ڕەنگە خۆی بە دەردەکەی عادل عەبدولمەهدیدا بباکە دەواازەی ئابووری ویستی بەرە و وڵاتی چین ببا و چەندین پرۆژەی وەبەرهێنانی لەگەر چین واژوو کرد کە بووە مایەی دوورخستنەوە و لە پەخستنی عادل عەبدولمەهدی لە حکوومەت و لادانی لە حکوومەت بەڵام حکوومەتی ئەمریکا زۆر باش ئەو فرسەتانەی داوەتە سوودانی و سوودانیش ڕەنگە دووربین بێ بەیانی خۆی نەداتە بەر ئەم لێشاوەی سەرەتای حکوومەت و لە دەستدانی حکوومەتەکەی بەڵام شەعبی عێراقیش شەعبێکی چاونەترسە و گوێڕایەلی کوتلە و گوێڕایەلی بەرپرسەکانی خۆیان دەمن ڕەنگە لە دوای ئەم کۆتایی یاریە کە خەڵک بە یاریەوە مەشغول بووە بەیانی ڕۆژی هەینیە یا جومعەی دادێ یا هەینی دادێ بە لێدوانێکی مەرجەعێک ملیۆنان خەڵک دێتە سەر شەقام و
حکوومەتەکە ناچاری دەست لە کارکێشانەوە دەکات و ئەم ناڕەزایەتانە هەمووی وا دەکات بارودۆخەکەی حکوومەت دەبێت بیر لە چارەسەرکردن بکاتەوە. ئێمە ئەگەر باس لە موچەخۆرێک بکەین یان خانە نشینێک بەڕاستی بزات خانە نشینێک لە هەرێمی کوردستان ینی موچەکەی 300,000 دینارە ڕەنگە خانەوادەکەی بریتیبی لە 8 کەس باشە بە 300,000 دینار بەهاکەی سەتاسی لە دەست بدات کاتە ئەم خانە نشینە چۆن گوزەرانی خۆی بەڕێ بکە ئەم خانە نشینە چۆ ئەگەر کرێنشین بێت چۆن کرەیەکەی دابین بکە کەواتە ژیان لەم سەردەمە لەم بارودۆخە شلەژانە ئابوووریە ژیان دەوەستێ بەرامبەر بە هەندێک خەڵک و ئێستا خەڵک نزیکی 11 میلیۆن کەس نزیکن لە هێڵی هەژاریەوە و وڵاتی عێراق 57مین وڵاتە لە ڕووی ناشەفافی و گەندەڵیەوە کەواتە هێندەیت کە عێراق تووشی داڕمانی ئابووری سیاسیش دەبێت کەواتە هاوڵاتیەکانی ڕەنگە ئەوەندەی لێ قبور نەکەن و بەیانی خۆپیشاندانی گەورە و ناڕزایەتی گەورە لێ بکەوێتەوە ببێتە دوورخستنەوەی سوستانی و سەر لە نوێ بکامە کاتێکی زۆری دەوێت ئینشاءالله ئەم کارە ڕوو نادات. بەڵێ سوپاس دەکەم کاکتۆرەرم سەبارەت بە زیانەکانی بۆ هاوڵاتیان بە زۆکو هێزی کردنی سەر دیناری عێراق هێزی کردنی لەدەستداوە لە بازار طبعاً هێزی کردین وەکو دکتۆر باسی کرد لە سەدا 30 بۆ لە سەدا سەرەنگە زیاتریش ڕۆشت بێ بەراورد بە پێش بەرزکردنەوەی نرخی دۆلارە کاریگەریکی ڕاستەخۆی لەسەر دەختی هاوڵاتیان هەیە هاوڵاتیان هەموو موچەکانیان و کرێکانیان ئەو کریانی کە وەری دەگرن لە بەرامبەر و کاری کە دەیکەن هەمووی بە دینارە خۆی بێت چمەچە خۆر بێت کاسب کار بێ بەڵام مامەڵەکانیان بە دۆلارە ئەمە کێشە سەرەکیەکەیە زۆر عێراق دەوڵەتێکی مونتج نییە واتە ئابوووریەکەی لاوازە ڕاستە لە ڕوویدارایەوە بەهێزە بەڵام ئابوووریەکەی لاوازە وڵاتێکی مونتج نییە زۆربەی کەلوپەلە و شتوماکەکانی کە ئێمە ئیسلاکێکین لە ناوخۆیە لە دەرەوە هاوردەیەکەین ئەمە شەوی بە دۆلارە کڕێ کە بە دۆلار کڕا کەواتە لە لای هاوڵاتی گرانەکەوێ بە شێوەیەکی ناڕاستەخۆ بێتە هۆی هەڵاوسانیش لە بازاردا واتە کە هەڵاوسان دروست بوو کاریگەری لەسەر دەخلی هاوڵاتی دروستە بێ کاریگەری لەسەر توانای کڕیهێنی هاوڵاتی دروستە بێ بازار دەوەستی خەڵک ئێستا دوکاندارە بۆ پێویستی وتوێتی مەترسیمێ بۆ نمونە شت بکڕم نەکڕم بیفرۆشم هەندێک کەس چاوەڕێی ئەوە دەکات بازرگانان هەندێک لە بازرگانان چاوەڕێەوە دەکەن کە دووبارە گۆڕانکاری لە بەساری دۆلاردا بێت داوەزێتەوە بۆ نرخەکەی جارانی بۆی بتوانین مامەڵە بتوان کلوپەل هاوردە بکەن و بتوان ئەو دۆلارە بکردن لە بازارەوە کلوپەلی پێ هاوردە بکەن لەبەرەوە تا ڕادەیەک بازارەوەستێ بەڵام پاش ئەوەی کە خەڵکی لە ترێندەکە تێگەیش لە ڕەهەندەکە تێگەیش کە بەردەوام بەرزبوونەوەی نرخی دۆلارە و کاتە بازار دووبارە ئەگەڕێتەوە دۆخی جارانی بەڵام هەڵاوسان ڕوەدا کاریگەری لەسەر دەخلی هاوڵاتیانە بێت کە کاریگەری لەسەر توانای کڕینی هاوڵاتیانە بێت و بە هەمان شێوەش کاریگەری بە تەواوەتی لەسەر دۆخە ئابوووریەکەیە بێت بە شێوەیەکی گشتی و ڕێژەی فقریش لە عێراقا زیادەکان تا ئێستا لە سایر 11 ملیۆن کەس بووە بەڵام ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێ خاننشینانەکەونە ژێر هەڵی هەژاریەوە دووبارە ئەوانەی کە دەخلیان مەحدودە لە ژێر 500,000 دینارەوەی دەخلەکانیان ئەوانی شارەکەونە ژێر هەڵی هەژاریەوە بەم شێوەیە ڕێژەی هەژاریش لە نێو عێراقدا بەرز بێتەوەتە ژمارەیەکی زۆر دانیشتوانی عێراقەکەونە بە وەکو بەرز بوون ئێستا هەم حکوومەتی عێراق هەم هەرێم خۆیان قازان دەکات وەکو حکوومەت کە بڕۆن وەکو حکوومەت دۆلارێکیان دەست دەکەوێت دوای دەیگۆڕنەوە بە دیناری عێراق حکوومەت و بانکی ناوەندی عێراقیش قازان دەکەن حکوومەت چونکە داهاتی حکوومەت بە دۆلارە ئەوش لە ڕێگەی نەوتەوە دەستیەکەوێ ئەم دۆلارە دووبارە گۆڕێتەوە بە دینار موچی هاوڵاتیان بە دینار دەدا کەواتە قازانجەکە بۆ حکوومەت قازانجە و بواقی ناوەندیش قازانجە چونکە ئەگەر ڕێژەیەکی کەم دۆلاری نەخت بخاتە بازارەوە واتە احتیاتی دۆلاری زیاترە بێ ئێستا گەیشتۆتە نزیکەی 100 ملیار لەوانەیە ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێت لە چەند مانگی داهاتووە بگاتە 110 ملیار بۆ زیاتریش ئەمە کاریگەریەکی گەورەی لەسەر ڕێژەی احتیاتی بانقی ناوەندی دەبێت بە تایبەتی ئەگەر احتیاتەکەی خۆی قازان دەکە لەو دۆلاری نەوت و مرگ و بزەبت قازان دەکات چونکە ئەگەر ڕێژی بە یعنی نسبەی بۆ سعری بەرمیلێک نەوت لە بازارەکانی جیهاندا بەم شێوەیە بمێنێتەوە کە لە نزیکی 84 بۆ 85 دۆلارەیە و ئەگەری بەرزبوونەوەی زیاترە
ئەم بەرزبوونەوەی نرخی دۆلارە قازانجێکی زۆری بۆ حکوومەتی هەرێمیشە بێت چونکە دووبارە وەکوتم موچی هاوڵاتیان بە دینارە بەڵام داهاتی حکوومەت بە دۆلارەوەتەوە دۆلاری کە دەستیەکەوێ زیاتر دینارێکی زیاترە کاتە خەزێنێ حکوومەت ڕاستەکەم بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕیش کورت و دوای ناوبڕەکە دەوینە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە. خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە. بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن. کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. تيبي أولى تيبي أولى يو أملا جبسيني أحمالك ميسيري كان هيرج بركيني شو كان كربا خوراكي تيبي أولى أزاني أبي وقت من تعمي كي إنجا أزاني جول 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 أفرا أفرا وقت ميسيلي أزاني تحمي عليك كل حرب جبسينيني کامێکی لێیاد نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاکتۆرانم پرسیارێکتر بە کورتی دوای سیملای کاکتۆر نەوزەت سەبارەت بە خۆپیشاندان وەرەکە حکوومەتەکەی سوودانی ڕوبەڕووی خۆپیشاندان بێتەوە ئەم بارودۆخەش بەردەوام دەبێت بەرزبوونەوەی توانگەشت بۆ 167,000. خۆی ئەگەری هەیە ئەم بەرزبوونەوەیە بڵێ بەرزبوونەوەی بەهای دۆلارە بەرامبەر دینار بەردەوام بێت تا بگاتە ڕادەی 180,000 بەرامبەر $100. ئەمە بۆ چوونی زۆربەی ئابووری ناساناوەی کە واقعەکە بخوێنێتەوە هەم حکوومەتی ناوەندی و هەم بانقی ناوەندی توانای چارەسەرکردنی ڕیشەی ئەم کێشەیان نییە لەبەرەوە دووبارە ئەم کێشەیە سەرهەڵەداتەوە واگەر هەوڵیش بدەن کە پلانێکی درێژخایان دانێن مدەتێکی زۆرە خەیانەیە ئەگەریەوە هەیە دۆلارە بەرامبەر دینار بگێت 180,000 دینار بەرامبەر $100. ئەمەش دەبێت هەوەیەوەی کە خۆپیشاندان ئەگەری خۆپیشاندان هەبێت لە عێراقا و دووبارە خەڵکی بڕژێنەوە سەرجادەکانەوە داوای گۆڕینی حکم بکەن بە تایبەتی کام حکوومەتە شکستێنێ لەوەی کە هەم پرۆژەی ئاساک بودجە تێپەڕێنێ هەم بتوانێت کە چارەسەری ڕیشەی ئەم کێشەی دۆلار بەرامبەر بە دینار بکاوە تهریبی ئەموالی عراقی بکا بۆ وڵاتانی دراوسێ لەبەرەوە هەم چاودێرانی سیاسی و هەم چاودێرانی ئابووری تەوقعی ئەوەکەن کە پاش ئەم کاسی خەلیجە کە تەواو بێ ینی لە سبینەوە چاوەڕێی ئەو بۆمبە تۆقیت کراوە ناو یاریگەشت دەباسی هاواری ئەوە کراوە دۆلار سەر بکرێ هێشتا خەڵکی عراق لە ئیفۆریای ئەو خۆشییان کە کاسی خەلیج هاتوۆتە عراقەوە و عراق دووبارە گەڕاوەتەوە بۆ باوشی خەلیجی عەرەبی لەبەرەوە تا ئێستا تەرکیزیان نەچۆتە سەر ساری دۆلار بەرامبەر بەردەوام بێ سەری سوودانی دەخوا پێم وایە بێ ئەم وەزعە تا 2 هەفتێکە بەردەوام بێ ئەگەری تەقینەوە هەیە ئەگەری تەقینەوەیەوەی کە خەڵکی دووبارە بڕاتەوە سەر شقام بەس لە عێراق لە هەرێم هیچ گۆڕانکاریەک خۆتەزانی لە 2014ەوە هەرێم گیرۆدەی قەیرانی داراییە
و تا ئێستا چەندین هەوڵی خۆپشاندان و ناڕزایی دەربڕین هاتووە بەڵام بە شێوەیەک لە شێوەکان کە بکراوەتەوە بەڵام لە عێراق و توانای ئەو ڕێگریان نییە و شەقامی عراقی تا وشیارە تونترە وشیارترە و کاریگەری زیاترە لەسەر کوتلە سیاسەکان و کاریگەریشی لەسەر حکومت زیاترە ئێمە لە تشرینی 2019 بینیمان کە توانیان حکومەتی عادل عەبدولمەهدی بڕخێنن و حکومەتی کەسێک بێنە پێشەوە کە کازمیە و کە هیچ باگراوندێکی سیاسی و هیچ کوتلەیەکی سیاسی لە پشت نەبوو و توانی حکومەتێک دروستکە تا ساڵی 2022 بەردەوام. سوپاس دەکەم. کاک دکتۆر نەوزاد سەبارەت بە هاوڵاتی چەوەی کە کریارە لە بازار چی بکە مامەڵە بکە و بۆ گۆڕینەوەی دراوەکانیش ینی چۆن بکرێت و پێشبینی خۆت بۆ چارەسەرەی بەم جوانە بەرزتر دەبێتەوە؟ بەڵێ بارودۆخی عێراق بەڕاستی بارودۆخێکی زۆر تەمومژاویە و ئەوانەی کە قسە لەسەر نرخی دۆلار دەکەن هەردوو لێدوانەکان پێم وایە ڕاستن بەڵام بۆ نمونە کەسێک مەسەلەن نەخۆشبی کە نەخۆشبی بڵێ چارەسەری خۆت نەکەی دەمری ئەوی تر دەرێت چارەسەری خۆی بکە بەڵێ زیندوو دەمێنێتەوە کەواتە زیاتر فاکتەرەکان ینی بەرزی دۆلار پەیوەندی بە هەندێک فاکتەرەوە هەیە و بنزم بوونەوەی دۆلار پەیوەندی بە هەندێک فاکتەریت کە هەیە کە دەبێ پێش ینی تەنەبووکردنی یا پێشبینیکردنەکە دەبێ ئەم خاڵانە ڕوو بدا چکە ئێمە فەتەحفاڵ نین بەڵام مەسەلەن زۆر کەس بارودۆخەکە زۆر بە ڕەشبینی دەبێنی من پێم وایە لە بارودۆخی عێراق بەم ئاراستەیە ناتوانی بەردەوام بێ و نرخی دۆلار دادەبەزێتەوە بەرامبەر بە دیناری عێراقی و دیناری عێراقی چونکە لە ئاست و هێزی کڕینەکەی زۆر باشە بەڵام بۆ چارەسەرکردن حکومەتی عێراق دەبێ بە پەلا بیر لە دروستکردنەوەی سیستەمی بانقی بکە و بیر لە گەڕانەوەی متمانەی هاوڵاتیان هەم بە دیناری عێراقی هەم بە سیستەمی بانقی بۆی خەڵک پارەکانی لە ماڵەوە کۆ نەکاتەوە و دەبینیش هاوڵاتیانی ئێمە چونکە قەبارەی دینار گەورەترە و ڕێژەکەی و نخبەکەی مەسەلەن کوالیتیەکەی باشتر نییە و خەڵک زیاتر متمانەی بە دۆلاری ئەمریکیە چونکە وڵاتێکی عوزمای وەکو ئەمریکا لە پشتێتی عێراق لە بەروەی بارودۆخە سیاسەکەی نالەبار و ناجێگیرە هێندەی تر خەڵک متمانەی کەمتر دەبێتەوە بە دیناری عێراقی بەڵام خۆگەرە حکومەتەش بڕوخێ حکومەتێکی تر بێ دیناری عێراقی هەر دیناری عێراقیە بۆیە هاوڵاتیانی ئێمە زیاتر لە خەڵکی گوێ لە خەڵکی ئەکادیمی کەمتر دەگرن لەوەی گوێ لە خەڵکی سیاسی دەگرن بەڵام ئەمە فرسەتێکمان لە پێشەوەکو حکوومەتی عێراق احتیمام یا گرنگی بدەین بە بەرهەمی ناوخۆیی بۆی ئۆندە پێویستیمان بە هاوردەکردنی کەلوپەل و کاڵا و پێداویستەکانی هاوڵاتیان نەبێ بۆی بتوانین هەرچی هەبی لە ناوخۆی خۆمان ئینتاجی بکەین بەرهەمی بێنین و بەشی پێداویستەکانی خۆمان بکە ئەگەر نەتوانین هاوردەی هەناردەی دەرەوەشی بکەین و گەڕانەوەی متمانە لە بۆ دیناری عێراقی کە گرنگترین خاڵی ئەساسیە و هاوڵاتیان چونکە لە ڕووی قەبارەوە ناتوانن دینارەکانیان کۆ بکەنەوە بۆ نمونە لە بەرنامەیەکی تریش باسم کردووە بەڕاستی ئەگەر خەڵک متمانەی بە دیناری عێراقی هەبێش ناتوانی لە ڕووی قەبارەوە دینارەکانیان هەر بگری چونکە ئەگەر دەوڵەمەندەکانی ئێمە بازرگانەکانی ئێمە پێویستیان بە تڕێلەیەکە بەس دینارەکەی لێ خەزم بکە بۆی ئەگەر چووە گەشتێک سەیرانێک دەبێ حیمایەش لەگەڵ خۆی ببات چونکە قەبارەی دیناری عێراقی زۆر گەورەترە لە دۆلار یا لە یۆڕۆ کەواتە حکوومەتی عێراق ڕەنگە ئەم پێشبین یان ئەم داواکاری ئەم درێژخایەن بێ بەڵام هەنگاوێکە لە چارەسەر هەرگرتنی 3-0 دیناری عێراقی کە ڕەنگە پرۆسەکە هەم کاتی دەوێ هەم کولفەی دەوێ بەڵام عێراق ئێستا بارودۆخەکەی لە ڕووی ئابووریەوە باشە و کوالیتی دیناری عێراقی بە شێوازێکی تر چاپ بکاتەوە بچوک بێ پێویست ناکە یعنی 10,000 دیناری بەقەدەر 3 وەرەقە دۆلارە یعنی لەبەرچە ئێستا ئەگەر کەسێک 1 دەفتەر دۆلاری هەبێ واتە 10,000 دۆلاری هەبێ بیگۆڕتەوە دەبێ ئەگەر بە 115 بە 15 میلیۆنی بگۆڕتەوە 15 میلیۆنی لەکوێدا بنێ ینی هەم هەڵگرتنی هەم ڕیسکردنی ژماردنی
هەم کێشەیە لە بۆ خودی هاوڵاتیان هەم لە بۆ سیستەمی لە بۆ بانقەکان لە بۆ نەقلکردنی لە شوێنێک بۆ شوێنێکی تر ئەمانە هەموو وا دەکات متمانەی دیناری عراقی لەلایەن هاوڵاتیان کەم ببتەوە یعنی جگە لە هێزی کڕینەکەی من پێم وایە هێزی کڕین باشە بەس دکتۆر ئێستا لە زۆر لا پێشتر لە بارودۆخێکی زۆر باشدا. بەڵێ خەڵک چی بکە خەڵک وەکو خەڵک مامەڵە کڕین و فرۆشتن بڵێن گۆڕینەوەی دراو خەڵک دەبێت چی بکە؟ من پێم وایە خەڵک لە ئێستادا دینارەکانی خۆی کە من دەڵێم هێزی کڕینی دینار زۆر لە حاڵەتێکی باشدایە و بارودۆخە هێزی کڕینەکەی زۆر باشە کەواتە دیناری لە ئێستادا نەچێ بە دۆلار بگۆڕتەوە بە 165 و 66 و یا من پێم وانیە بە 57 و 8 خۆم نایکڕم ینی بە دیناری عراقی نایگۆڕمەوە کاتێک بە فەرمی دۆلاری ئەمریکی لە حکوومەتی عراقی و لە بانقی مرکزی بە 146 بێ من بچم 10,000 دینار گرانتری بکڕم بەڵام لە بیر نەکەین حکوومەتی عراق لە ڕووی ئابوووریەوە ینی دۆلارێکی زۆری هەیە جگە لە احتیاتی بانقی مرکزیە 32 میلیارد دۆلاری تریشی لەژێر ڕچێفی ئەمریکایە کە لە دوای 2003 و ئەم 32 میلیارە بە کەمتر لە سوی لە یەک کەمتر لە سەتای یەک کەمتر دەداتە حکوومەتی عراق بەڵام حکوومەتی عراق و بانقی مرکزیش توانای ڕاکێشانەوەی 1 تاک دۆلاری نییە چونکە لە ڕووی سیاسیەوە سربەخۆ نییە و لە ڕووی سیاسیەوە بەهێز نییە ئەگەر لە ڕووە ئابوووریەکەش بەهێز بێ لە ڕووە سیاسیەکە زۆر لاوازە و دەبێ لە ژێر ڕێنمایی و لە ژێر فەرمان و ئەوامری دەسەڵاتدارانی ئەمریکا بێ بەڵام من پێم وانیە ئەمریکاش نایەوێ عراق بکەوتەوە بارودۆخە ناسەقام گیرە چونکە نموزەجێکی لە بەرچاوە لە بۆ ئەمریکا بۆی تووشی تانە و تەشەر و گلەیی نەبێت کە عراقی بەم بارودۆخە و بەم ئاراستەیەدا ببا بۆیە ئەمریکاش لە هەوڵدایە بارودۆخی عراق بەرەو باشی ببە و چارەسەری ئەم بارودۆخەش من پێم وایە لەو پەڕی مانگەک زیاتر ناخایەنی. بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر سەبارەت بە حکوومەتەکان چ لە عێراق بێت چ لە حکوومەت هێرێن بێت دەبێت چی بکرێت بۆ ئەو خەڵکە ژاری کە زیادمەند دەبنی خەڵک بەعام ڕەنگە ئێستا حەقوا بۆ موچە زیاد بکرێت بڵێن ئەوەی کاسبکارە کرێی بڵێن کارکردنەکەی زیاد بکرێت ئەوەی کە لە لای حکوومەتی هەرێمەوە دەتوانرێت جێبەجێکری ئەوەیە کە موچە لە کاتی خۆیان دابین کات ئەمە یەکەم دووەمیش هەوڵی ئەوە بدات کە تا ئێستاوە بۆ 9 ساڵە بێ بەرزکردنەوەی فەرمانبەران بەرزکردنەوەی پلەی فەرمانبەرە ڕاگیراوە دووبارە بیخاتەوە کار بۆ ئەوەی دووبارە خەڵکی دینارێکی زۆرتری دەستکەوێت کە بەمەش توانێت کڕینی زیاتر بێ و کاریگەری ئەم گۆڕانکاری کە لە بازاردا ڕوویدا ئەم شڵەژانێک کە لە بازار ناخرێ ئەو زیادەی کە دەستی دەکەوێت لە بەرزبوونەوەی دۆلار بیخاتەوە خزمەتی خەڵکیێژار سەبەتەی خۆراک بێ هاوکاری چاودێری کۆمەڵایەتی بێ تا ڕادێک عێراق و کێشانەی چارەسەر کردەوە گەر ئێمە سەیری ئابووری جیهان بکەین بە بەراوردی بکەین بە ئابووری عێراق بینین لە جیهاندا جۆرێک لە هاڵاوسان لە نرخی خۆراکدا هەیە بەڵام لەبەرەوەی لە عێراق بایعی هەیە ئەوەی کە دابشکردنی خۆراک هەیە تا ڕادێک سعری خۆراک و سەلعە غەزایەکان ڕاگیراوە نەبووتەوە ئەوەی کاریگەریکی ڕاستەخۆی لەسەر دەخلی هاوڵاتیان هەبێ ئەمە لەلایەکەوە کە حکوومەتی عراقی تا ڕادەیەک ئەمەی چارەسەر کردو ئەوەی کەوێت سەر حکوومەتی هێرێم تەنها ئەوەیە کە بتوانێت لە وەختی خۆیدا لە کاتی خۆیدا موچەی فەرمانبەرانی دابین ئەوەی کە کاسبکارە دەتوانێت بە هەمان شێوەی بانقی مرکزی عراقی کۆمەڵێ منفەس بکاتەوە ینی کۆمەڵێک پەنجەرە بکاتەوە بۆی بتوانن بازرگانان لەو ڕێگەوە دۆلاریان بەساری بانقی ناوەندی عراق لەو دۆلاری کە حکوومەتی هەرێم لەو دۆلاری کە حکوومەتی هەرێم دەستەکەوێ و لەو بەشە بودجەیەشی کە لە عراق وەرەگرێ دڵنیام بەشە بودجەکەی کە لە عراق وەرەگرێ بە دینارە واتە ئەوەی کە بڕیارە 400 میلیارد دینارێک بێت بۆ ئێرە ئەوە هەمووی بە دیناریەت بەڵام حکوومەتی هەرێم دەواازەی کە هەیە بۆ دەستکەوتنی دۆلار یەکێک لەوانە فرۆشتنی ڕاستەخۆی نەوتە لە ڕێگەی تورکیاوە و لە ڕێگەکانیکەوە کە ئەماش دەتوانێت دووارە بیخاتە بازارڕەوە ئەم دۆلارە لە جاتیەوەی کە مامەڵی کی پێ بکات بیخاتە دەست بازرگانانی ناوبازار دەزانێت چی لێ دۆلارە وەکو دۆلار چکەسە ئێمە ئامارێکمان کردبوو لەو کاتێنەوە دەفرۆشت تقریباً بای 30 میلیارد دۆلار
ینی دۆلار هاتوتە هەرێم و گۆڕاوەتەوە بە دیناری عێراقی دیارە و دۆلارە چیرێک ناوخۆ ماوەتەوە ڕۆشتۆتە دەرەوە ئەم دۆلاری کە هاتووەتە نێو هەرێمی کوردستانەوە کە 30 میلیارد دۆلارە زیاتر دووبارە براوەتە دەرەوە هەر بە شێوەی دۆلار براوەتە دەرەوە یعنی واتەما تەنها ئەو جوزەی نەبێ ئەو بەشی نەبێت کە بۆ موچەخۆران دابینکراوە بۆ موچەی موچەخۆران و بەشێکیشی کە بۆ پرۆژە خزمەت گوزارەکان دابینکراوەمووی بە دۆلار براوەتەوە دەرەوە یا واتە دووارە نەخراوەتە ناو بازاڕی عێراق بۆ بازاری هەرێم بۆ بتوانێت بازاری پێ بۆ بژێنرێتەوە تەنها ئەو بەشەی نەبێت کە خراوەتە بازارڕەوە گۆڕاو بە دینار بۆەوەی موچەی فەرمانبەرانی پێ بدرێ بەڵام کاریگەری کێوتۆی لەسەر بازاری هەرێم نەبووە یعنی ئەگەر کاریگەری کێوتۆیە بۆە لەسەر بازاری هەرێم ئێمە بەبراوت بە عێراق دەبوو باشتر بازارێکی باشتر ئابوووریەکی باشترمانە بۆیە بەڵام ئێستا ئەگەر بەراورد بکەیت ئێمە هەست دەکەینەوان زیاتر بە لە ڕووی ئابوووریەوە و لە ڕووی بازارەوە ئەگەر بەراوردی بە بازاری هەرێم بکەیت تەمانە بازارەکەی ئەوان سەقاگنی گرترا و بازارێکی باشترەوە ئابوووریەکی تۆکمەتریان هەیە حەزەکەم تەرکیز بکەمە سەر کۆمەڵێک فاکتەر کە باسی لەوە کرایە ئێمە متشایم بین یان متەفاعیل بین بەرامبەر گۆڕانکاریانەی کە لە ساری دۆلارە ڕووەدا لێرە ئێمە دەبێت پرسیاریەوە بکەین ئایا حکوومەتی سوودانی مل بۆ فشارەکانی ئەمریکایە ئەگەر مل بۆ فشارەکانی ئەمریکا بدا ئەمە لە قازانجی تەنانەت هاوڵاتیانی عێراقیە چونکە تازەگەریەک لە بازاری لە بانقی لە سیستەمی بانقی عێراقا ڕوەدات و لە دوورمەودای شاک کاریگەریکی ئیجابی وەسەر هاوڵاتیانی عێراقیە بەڵام ئایا فاکتەر و فشاری وڵاتانی هاوسێ ڕێگە بەوە دەدەن سوودانی ملکەچی بڕیارەکانی ئەمریکا بێت یاخود نا ئایا وڵاتانی چواردە و ڕێگە بەوە دەدەن کە ئەم بازارە ئاسانەی ئەم چەناڵە ئاسانەی دەستکەوتنی دۆلاریان کە لە عێراقا هەیە باسانی ڕێگە بەوە دەنم دەرگایە بەسەریانەدا بخرێ یاخودنا یعنی حکوومەتی سوودانی لە بینی دوو بەرداشە ئێسا یاوەیە ڕۆژهەڵات هەڵبژێرە یان ڕۆژ ئاوا هەڵبژێرە لەم نێوەندەیشا هەرچ لایەکیان هەڵبژێرە کاریگەری ڕاستەخۆی لەسەر هاوڵاتیانی عێراق دەبێت. سوپاس دەکەم کاک دکتۆر نەوزاد کاتم زۆر کەماوە بە سەبارەت بە حکوومەت هەرێم و مامەڵەی لەگەڵ ئەم بەرزبوونەوە چی بکە بەوەی کە خەڵکە ژارەکە جگە لە موچەخۆرەکە چی بکرێەوە ئەو ئاڵوگۆڕی کە بە دۆلاری شێ لە مامەڵەکان زیانە بۆ هاوڵاتی ئێستا بەشێکی زۆری کڕین و فرۆشتن بە دۆلار لە بازارەکان کەمتر لە سێ خولەکێکمان ماوە سپاس دەکەین. بەڵێ ئەوەی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە لە جیاوازی نرخی دۆلار و دینار ئەوەی دەستی دەکەوە حکوومەتی عێراقیش بە ئەمان شێوە چونکە دەبێ ڕەچاوی بارودۆخی هاوڵاتیان بکە لە کۆتایی هەرمانجێک دەتوانێت ئەم تعویزی ئەم ڕێژە لە دەستدانی بەهای دینارە بکاتن کە تعویزی هاوڵاتیان و موچەخۆران بە تایبەتی بکاتەوە چونکە سەرچاوی داهاتی موچەخۆران و فەرمانبەران تەنها ئەو موچەکەیەتی و وەکو پلان داینایەکە ئەم ژیان و گوزەرانی بەجێرێ ئەم داهاتە دابەش بکەوە حکوومەتی هەرێمی کوردستانیش دەتوانێت لە جیاوازی ئەم نرخی دۆلار و دینارەدا بڕێک هاوکاری وەکو پارە یا وەکو بە هەر شێوازێکی تر بێ بەسەر هاوڵاتیان و موچەخۆراندا دابەشی بکەوە ئەوەی حکوومەتی عێراقیش پێویستەکە بە ئەم کێشەیە بنبڕ بکە کە ڕێژەی دۆلار یا نرخی دۆلار بەرز بۆ هاوڵاتیان زیانی بەربکەوێ زیندووکردنەوەی یا بەهێزکردنی فۆرمی خۆراکە بە هەموو کەلوپەل و پێداویستە سەرەتاییەکانی ژیان هەتا گۆشت و برنج و ئارد و ڕۆن و هەموو ئەو شتانەی لەگەر بێ بۆی هاوڵاتیان لە بەرزبوونەوەی نرخی دۆلاردا هیچ کاریگەریان لەسەر دروست نەبێ بۆی موچەکەی خەمی موچەکەی بێت چۆن دابینی بکە بە بەرزکردنەوەی شتومەک و کاڵا پێداویستە خۆراکیەکانی چونکە گۆشتیش ئەگەر ئەمە بەردەوامی بدا نرخی گۆشتیش بە ڕێژەیەکی بەرچاو بەرز دەبێتەوە چونکە ئەو خواردن و ئەلەف و پێداویستیانەی کە ئاژەڵ و چێلگە پەلەوەریەکان پێویستیانە ئەوانیش هەر لە دەرەوەی عێراق دێن بە دۆلارە کەواتە ئەم نسبە گۆڕانکاریە یا ئەم کولفە و کۆستە دینارێک دۆلارێ دەخرێتە سەر ئەم کەلوپەلانە دەخرێتە سەر گۆشتیش بۆیە هاوڵاتیان زەرمەندی یەکەمن. بەڵێ سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان دکتۆر نەوزاد هەماوەندی لە هەولێرەوە هەرا دکتۆر ئارام قادر کۆکۆیی لە ستۆدیۆ سوپاس بۆ ئەوەی بینانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ.